باخی گشتی سلێمانی لە ڕۆژانی هەینیدا خەڵکی چەند وڵاتێک کۆ دەکاتەوە. ئەم باخە دێرینەی ناو دڵی شار ئامێز بۆ کرێکارە هەندی و نیپاڵی و بەنگلادیشی و پاکستانەکان دەکاتەوە. چەند ساڵە کە باخی گشتی بۆتە شوێنی کۆکردنەوەی کرێکارەکان. زۆربیان دوای هەفتەیە گیشتکردن دێن لێرە لەگەڵ ڕاز و نیاز گۆڕینەوە پشوویەکیش دەدەن. جومای لێرە هەتم بۆ پیاسایی بۆ برادەرەکە کەسە لێگەلێکی بۆ ئەوەیە بۆ ماڵێ ئیشێکی لەوێنێ ناتوانم بۆ کەسەیەکەم بۆ ئەوەی لێرە خۆیەکەی هەموو نەفر لێرەدا دانیش و کەسەیەکی چایای خۆی ئەوە نەیە. بەنگلادێشیە هەیە، نێپالی هەیە، پاکستانیش هەیە، ئەو خواردنە ئەوە نەخۆشەیەکی. کرێکارەکان لەگەڵ خۆیاندا خواردنی وڵاتەکانی خۆیان دێنن، هەم بەیەکەوە دەیخۆن و هەمیش دەیفرۆشن. هەموو نەفۆر فرێند هەیە ئیشایەک کیشێک ئاینان جوونێ کیشا بۆڵێ بەس ئێستا تاو هەموو هەفتە جار هەفتە ئێک مانگ ئیش نەیە هەفتە جار ئێستا پارۆک بەس لێرە دانیسە ئەو خۆی فرێند هەیە بەس ئێستا تاو نەیبینی مانگی ئێک زار بینی ڕافیکاکان مانگی یەک جار بەڵێ ئەی ماڵەوە لە قسە ناکەن لەگەڵ ماڵەوە ماڵە ئەلێ کەیچێکە لەگەڵ ڕافیکاکان. کرێکارە بیانەکان کە لە کۆمپانیا و ماڵاندا ئیشی جۆراوجۆر دەکەن لە ئێسادا بەشێکیان فێری زمانی کوردی بوون و بە ژیانی هەرێمی کوردستانیش دڵخۆشن. ڕۆژانی هەینی بۆ ئەم کرێکارانە تامی جەژن دەدات. جمعە بۆ ئیستراحات بۆ ئیستراحات هەروایە وڵی لێرە هەمووی نێپالیەکانی کۆبوونەوە دانیسن ئەکساکەین ئێکسە خۆمان ئەنجا هەروە ئیسراحەت لەبەر ئیسراحەتەکەی هەندێک ڕافێکمە هەندێک ئەوە نییە بیراداری هەیە مردی هەیە ئەو هەیە ئەوە چوچی بۆ ئەوە دوام ئەوە مسکیلە ئەوە ماڵ دانیسە جۆ دانیسە سوکە جۆرە بەسە ئەوە چوتی ئاتوو ئەوە ئاتوو. لە هەرێمی کوردستان 112 کۆمپانیا هەن کە کرێکاری بیانی دەهێنن. 6 کۆمپانیا لە هەولێر و 29 کۆمپانیا لە سلێمانی و 21 لە دەهۆک و 1 کۆمپانیاش لە زاخۆ. ئەم کرێکارانە لە 44 وڵاتی دنیاوە دەهێنرێن. لە ساڵی 2007ەوە تاکو کۆتایی ساڵی 2015 18,009 کرێکار هێنراونەتە کوردستان. ئەو دەستی کارە بیانیانن کە ڕۆژانە ماندووە بن لێرە لە باخی گشتی ئەبێتە ئەو وێزگەی کە ئەو ڕۆژە ماندووبوونیان ئەحاسێتەوە چونکە لێرە هەمویان بەیەکەوە خواردنی وڵاتانی خۆیان ئامادە دەکەن و پێکەوە چەند قسەی خۆش و پێکەنینێکیش ئەنجامەدەن وەکو ئەمانە کە لێرەدا دانیشتون. عەبدوڕەحمان ئەبوبەکر، KNN سلێمانی.